ڕووداوی سووتاندنی نوسخەیە قورئانی پیرۆز لەلایەن ڕاسترە و توندڕەوانی سویدەوە نیگەرانی و کاردانەوەی موسڵمانانی جیهان و کوردستانی بەدوای خۆی داهێناوە و هەمووان بە کردەیەکی قێزەون و دەستدرێژەیەکی ئاشکرا بۆ سەر پیرۆزیەکانی نزیکەی 2 ملیار مرۆڤ ناوی دەبن. قورئانی ڕێزدار بە دەرلەوەی کتێبێکی ئاسمانی پیرۆزە و سەیەکی مرۆڤەکانی سەرزەوی بڕوایان پێیەتی و بە پیرۆزی دەزانن بۆ خۆی کتێبێکە و بەڕای شارەزایانیش سووتاندنی کتێب تاوانێکی دێرینی مرۆڤایەتیە و کلتورێکی کۆنی شەڕانگێزیە کە گیان لە ڕۆژاواوە بۆی ماوەتەوە. ئەوەی جێ هەڵوەستە لە سەرکردنە بەشێک لە ڕۆشنبیر و چالاکوانانی هەرێمی کوردستان بۆ ڕووداوێکی لەم جۆرە هیچ هەڵوێست و کاردانەوەیشان نییە. بگرە بەشێکیان باس لەوە دەکەن ئەم کارانە جۆرێکن لە ئازادی. ئەمە لە کاتێکدایە خودی ئەو کەسانە لە ڕووداوی زۆر بچووکی گیانیدا هەرزوو دێنە قسە و هەڵای لەسەر دەنێنەوە. بەشێکی زۆر لە بەناو ڕۆشنبیرانی کورد لە سۆنگەی لایەنداری و کوردبینیانەوە بۆ سووتاندنی کتێبی نووسەرانی عەلمانی و ڕۆژاوایی تووشی خەمۆکی دەبن و فەوزای لەسەر دروست دەکەن. بەڵام کاتێک دێتە سەر سووتاندنی قورئان شاگەشکە دەبن و تەواوی توانستی بەڵگەیەنانەوەی خۆیان بەگەڕدەخەن بۆ ئەوەی ئەم کارە وەک کارێکی شۆڕژگێڕانەوێنا بکەن و بیخەنە باوەشی ئەفسانەی ئازادی بیرروڕاوە. بەڕای چاودێران بەشێک لەو ڕۆشنبیر و چالاکوانانەی بۆ هەڵەی بچووکی موسڵمانان لەو پەڕی دنیاوە دێنە سەرخەت و مێشی لێ دەکەنە گامێش و ڕاستە و خۆشپەنجەی تۆمەت بۆ باگراوندا ئاینیەکەی ڕادەکێشن گوێی خۆیان لە ڕووداوی سووتاندنی دوایین کتێبی ئاسمانی بۆ سەرزەوی کەڕ دەکەن وەکەوەی نەبایدی بێت نەباران. سووتاندنی قورئان و تەنانەت کتێبی ئاینە دەستکاری کراوەکانی دیکەش هەر لە بنەماوە ئاکتێکی پوچ و هیچ شتێکی مرۆییان لێ سەوز نابێت. ئەوەش لی دەکەوێتەوە تەنیا کاردانەوە و توند و تیژی و ئازاردانی مرۆڤەکانە. زیاتر لە 1400 ساڵا قورئان لای گەلی کورش کۆدارترین کتێبە و هەر هەوڵێکیش بۆ لەکەدارکردن و تانە لێدان و دەستکاریکردن و تەنگ پێڵچنین و جێپێلەخکردنی لە دڵی بڕواداراندا نەک سوودی نییە و سەرناگرێت بەڵکو دەبێتەوەی پەشیمانی و شەرمەزاری بکەرەکەی و خاوەنەکەی لەسەری قەرزار دەبێتەوە.